بەڵێ بەڕێزان ئیتر جیهان پێیناوەتە قۆناغێکی نوێ هەروەکو کە لە ڕووی کەش و هەواوە هەروەکو ئەنتۆنیۆ گوتێرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند جیهان نەک لە گەرمبوونەوە بەڵکو گەرمبوونی تێپەڕاند و ئێستا گەیشتۆ تا پلەی کوڵان لە حاڵەتی کوڵاندایە ینی ئەمە مەترسیە بۆ سەر مرۆڤایەتی بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستی ژینگەیی دەکەین بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سڵاوت لێبێت لە ڕووی زانستیەوە ئەم پلەی کوڵانە چییە کە گۆی زەوی ئێستا گرتوێتە خۆی و جیهان بە شێوەیەک لە حاڵەتی گەرمبوون یان بەرزبوونەوەی پلەی گەرما تێپەڕیوە گەیشتووە بە پلەی کوڵان لە مێژوودا لە ماوەکانی ڕابردوودا قەت شتی وا هەبووە؟ سڵاو لە بەڕێستان سپاس دەکەم من حەزەکەم پێش ئەوەی قسەکەی ئانتۆنیۆ گوتێرێس بە هەند وەرگرم چکە ئەمە پسپۆریمە و نزیکەی 15 ساڵە لەسەر ئەم بابەتە و لەسەر مەترسیەکانی قسە ئەەکەم لە ساڵی بابێن 2015 لە 28 پێش ئەنتۆنیۆ گوتێرێس بابلێن بانکیمۆن پەیامێکی تری یا بە جیهان وتی ئێمە یەکەمنەوە ئەبین لە جیهانە ینی یەکەمنەوە ئەبین لە جیهانە کە بتوانین کۆنتترۆلی هەژاری بکەین و دوانەوە ئەبین کە بتوانین کۆنتترۆلی بابلێن گۆڕانی کەشوهوا بکەین یانی دوای ئێمە نەوەی تر نابێ وەوتی ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویین بۆ نەوەکانی داهاتوومان ئەگەر ئێمە و بەرپرسیارەتان لەگەین ئەوە داهاتووی نەوەکانی داهاتوومان زۆر ڕەش ئەبێت بەڵێ ینی ئەم کارە ساتەی کە مرۆڤ خوڵقانوێتی ئەگەر گەڕێنەوە بۆ راپۆرتی IPCC کە راپۆرتی ژمارە 6 دەرکرد ئەم راپۆرتە نزیکەی 14,000 توێژینەوەی پەیوەستی تیا بوو 14,000 توێژینەوەی زانستی کە 78,000 کەس ڕڤی بۆ کرد بوو لە 48 دەوڵەتەوە یانی پێشکەش بە UN کرابوو ئەم راپۆرتە ئاماژەی بە کۆمەڵی مەترسی ئەکرد کە مێژووی مرۆڤایەتی بەخۆی نەیبینیوە بۆ نمونە بەرزبوونەوەی ئاستی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن کە یەکێکە لە غازە گەرمکەرەکان لە 2 ملیۆن ساڵە نەبینراوە ئاستەکەی بەو ئەندازەیە گەیشتووە هەموو ساڵە خۆم بە دوواچوونی لەسەرەکەم وێسەش خوێنکارێکی باڵای ماسترمان هەبوو لەسەر ئەوە ئیشێکرد هەموو ساڵێک ئەم یەکێکە لە غازەکان کە کەمترین توانای بەگەرمبوونی هەیە بەڵام زیاترین ڕێژەی تێڕژانی هەیە بۆ ناو بەرگەهەوە هەموو یعنی ساڵێک لە چوارچەوەی مانگەکانە من بە دوواچینی بۆ ئەەکەم لە ڕێی وێزگەی ماونالۆی ئەمریکی کە ئەمە تێگڕای جیهانی ئەیە ئەبینم ئێستا تێگڕاکەی لە شۆڕشی پیشەسازی دەستپێکی شۆڕشی پیشەسازیە و گازە تەنها 280 ppm بوو ئێستا بۆ بە 423 لە مانگی بابلێن 5 ئەم ساڵی 2023 جابزانە چەند زیایی کردووە ئەمە لەلایەک لەلایەکی تر بەداخەواڵێم هەتا ئێستا نزیکەی 27 کۆبوونەوەی نێودەوڵەتی کراوە 27 کۆبوونەوەی نێودەوڵەتی کراوە و 28مینی لە جنوبی ئەفریقا بێ ئەم ساڵ لە 30 مانگی 11 ئەکرێت لەم 27 کۆبوونەوەی کە پەیوەست بۆ هەمووی بە گۆڕانی کەشوهەواوە یعنی سێ ڕێکەوتن نامەی استراتیژی نێودەوڵەتی کرا یەکەم ئەوەی یعنی 2015 لە کێتۆ لە یابان 1990 لە کێتۆ لە یابان دووهەم 2015 لە فەڕەنسا سێهەمیان 2018 لە گلاسکۆ لەم ڕێکەوتنامە کۆمەڵێک با بڵێن بە تایبەتی ئەوەی فەڕەنسا کۆمەڵێ ڕێکەوتنامە یعنی با بڵێن ئەجندەی یعنی زۆر استراتیژی بە قووەتدا دانرا کە ڕێگری بکرێت لەوەی نێڵن پلەی گەرما لە 1.5 زیاتر بەرز بێتەوە وە کۆتایی بە بەکارهێنانی توانرا ئەوە بکرێت ئەم ڕێگریکرا لە ئەنجندای و دکتۆر نەخێر نەکراخن من بۆی عالم کە من هیچ ئێستش بە ئێستاشەوە گەشتبین نیم کە وڵاتان ینی بە شێوەیەکی تەندروست هەنگاو بنێن بۆ باشە ئەگەر گەشتبینی دکتۆر ینی پێت وایە مەسیری یاخود چارەنووسی مرۆڤایەتی لەم چەند ساڵی دابێت چی بەسەر دێت لەسەر گۆی زەوی یعنی میدیاکارێکی ئەمریکی کتێبێکی نووسیوە و ئەم کتێبەی خەڵات کراوە لەلایەن زانکۆی کۆڵمبیا ینی کتێبەکەی بە ناونیشانی قڕبوونی ژمارە 6 بەڕێگاوەیە
قربوني رجمعتها هساري الزوي يعني بين قربوني بخو بيني ام اماجي بوكر دوا يعني باورنا كم ميديا كاركا اجل بابلين بابتي نوسينكي او انا ببيس نبو بيو بيش استور نبو بيو بيش بس نبو بيو بدوكم شتي دوكومنتاري زانستي يعني زانكوي كولومبيا خلاتي بكات يعني بعدين رئيس ليناني تايبتي بوبكا يعني ام بلا كوات ايما يعني ابينيت يعني او بليناني كولات كان اي يعني صار 2015 يعني سروشي امريكا ترامب تنهاب تويتريك يعني باش كسبوا بابلين اتفاقك بداخل علم يعني بابلين امره دور الروتي كان اوانن كباوريان بم قراني كشو هواينيه كلم كاتب وام جارم روفو كاريبه الين امشتي سروشتيو همو صالك بو راسك من لانجيري او كم ل 800,000 سال پیش استا حتی وكو استا 8 جار سايكلي بگرمبون و ساربونه لسر هساري زوي رويا و دواهمين يعني 11,900 سال بر لاستا بو ك دوا سايكلي بستلق بو يعني بس سردمي اسايبونوي كشو هوا ناوبره امانه شتي واقعيه ولا سر او بابتش دو فيلم بيشكش كرا فيلم كان اوانيك استا اما هي ام حالتك استا هي باورنا بينيا اما الريق مثلا اگر بصال بكات يعني بيمان بليد لما ويت سن صال الرابردو دا وكوي ك استا دا گزاره لسر گويزوي روينا داوا وكوي كدا گوتريك گيشوته بلاي كولان گەشتۆتە پلەی کوڵان ئەزانی بۆچی ئەڵێت گەشتۆتە پلەی کوڵان چکە ساڵی پار هەر UN ئاماژەی بەوە کرد کە ئەو پلە گەرمانی تۆمار کراوە لە 125,000 ساڵە نەبینداوە لە 125,000 ساڵە بەس لە ماوەی ساڵێک پار لەگەڵ ئەم ساڵ یعنی پلەی گەرمای تۆماری گەرمیتر گەی بە ئەندازەیەک کە هێشتا مێژووی مرۆڤایەتی بە خۆیەوە نەبیناوە كواتا اما خوي لخويا كواتا دكتور بو او مترسيه اما بالنسبه جيهانو اما اوزل هيزانا وادا بو رابورت بكم ك باشا ببوره كاتما زور كم ما ودما يدوا بسيار اللي بكم بكورتي اگر بتواني والله مديتوا هرمي كردستان شلون تعامل لقل ام بلاي كولان وقرما بكات ديره شي ما بيدا كريديما برا بداخل ولم هرمي كردستان امتا استي زور بخبري لم حاله بەڵگەی ئەوەی کە ژمارەی دانیشتوانمان زیاکات و ژمارەی ئۆتۆمبیلەکانمان زیاکات و بەکاربردنی وزەمان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاکات کەواتە ئێمە ئەگەر گەڕێنەوە بۆ بابلێن ئیندێکسێک کە پێوتێ پێمۆری کاربۆنی هەر هاوڵاتێک یا لە هەر ناوچێ بێت پێمۆری کاربۆنی يعني اگر روش لدواي روش لزيابون بيت بيقومان او ولاتا يعني لو ولاتاني كي هيج بايخكو هيج خمخوريكو هيج تيغشني شي بوم حالنا بو هر بو هو كارش بو من بين بر چند سال لم كان على خوشويستي ايوا يعني بيشنياريكم كلتم بيستا سروچي حكومت يعني چند راوش كاريشي هبه بو جينجا چونكه او جينجي يعني هو كار بو دروس بون جان بردوامي مان وجينجي كار لسر روشي ابوري مانك لسر روشي كوملايتي مانك بردوامي بجيان مانه وحركات الجيان مان يعني جينجا كمان شيء اسايشي خوراك مان اسايشي او مان برو هالدير اتشي وام حاله استا روي خواري عراق كردوه وابينيت ديموغرافي كردستان بم هوكاره چن گوراني گوري بسريه لشن صالشي داهاتوا برستان اوشتان بالرابورت كركه تا 2040 او الرابورت او كوميسيوني اوروبي كردتي او بو سيقونا كردتي يعني 2000 بو 2040 بو 2007 بو 2100 على 2100 لولاتاني اوروبا نزيكي يعني 500,000 كس بس بشابولي جرماء زور باشا دكتور ام بابتا زور هالدقري بلا ام بابتا زور هالدقري قصي لسر بكري بلا من كاتا كم توب وهاو كارانم اما جم بيدن كتوب يتر كات توبو دبي درجه بحواله كم دم كاتي حواله كان شم كم ماوا بو اسباس دكم ماندومان كرديت دكتور صالح نجيب سبوري زانستي جنگي لسليماني ولا قلمان بويت ماندو نبيت